سڵاوتان لێبێ دۆسیەی داناغاز هاوتانی دۆسی ئابووری هەرێمی کوردستان یەکێکە لەو دۆسیە کوشندانەی کە ڕوبەڕووی ئابووری هەرێمی کوردستان بووەتەوە بە پێوتەی پەرلەمانتارانیش قەرزێکی زۆری هێناوەتە سەر هەرێمی کوردستان کە لە یەکەم دانیشتندا دۆڕاندنی 2 ملیارد دۆلاری لێکەوتەوە. بەڵێ بەڕێزان لەسەر ئەم دۆسیە لەگەڵ بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری کوردستانمان لەگەڵایە ئەم دۆسیە ئەم شەو بە وردی باسەکەین هاوکات دۆخی ئابووری کوردستان و کۆی دۆخەکانی تر کە پێویستە بە پەرلەمان باسی ئەەکەین. سەرتاش راپۆرتێکمان لەسەر دۆسی دانەغاز ئامادەیە. بەڵێ بەڕێزان لەگەڵ بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری کوردستان شرۆڤەی بابەتی داناغاز و کۆی بابەتە ئابووریەکانی تایبەت بەم پرسە و بابەتە ئابووریەکانی تریژەکەین. بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری کوردستان زۆر خۆشحاڵم لە ستۆدیۆی ئەمڕۆتان بینم. پێم خۆشە سەرەتا لەوە بپرسم کە دۆسی داناغاز تۆ یەکەم کەس بووی لە هەرێمی کوردستانە کە باسی ئەم دۆسیەت کرد. پێم خۆشە ینی وردەکاری ئەم دۆسیە چییە بۆ بینەرانی میێڕوونکەیتەوە؟ زۆر سپاس کاگوریات، سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام. مەسەلەی داناغاز بەشێکە لە پرۆسەی نەوتی لە کوردستاندا و پرۆسەی نەوتی لە کوردستاندا دابڕاو نییە لە سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش. بەداخەوە هەر لە ئەساسەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی قانون مامەڵەی لەگەڵ پرسی نەوت و سامانە سروشتەکان لە کوردستاندا نەکرد کە ئێمە بەر لە عێراق یاسایەکمان دەرکرد بە ناوی یاسای نەوت و غاز ژمارە 22 ساڵی 2007. بە پێی ئەو یاسایە دەبێ مەسەلەی عەقدەکانی نەوت، مەسەلەی هەناردەکردنی نەوت، مەسەلەی فرۆشتنی نەوت بە بازاڕکردنی نەوت بۆ جیهان پشت بەسێ بە کۆمەڵە کۆمپانیا کە لەژێر چاودێری پەرلەمان و دەستگا ڕێکخابیەکانی کوردستاندا بێ. و ئەم پرۆسەیە ڕاستە بە یاسا لە پەرلەمانی کوردستان ئیقرار کرا، بەڵام دوجار ئەم حکوومەتە بە سروشتی خۆی پابەر نەبووە بە بڕگە و مادەکانی یاسای نەوت و غاز. هەر بۆیە لە دەرەنجامدا ئێستا کەیسی داناغاز بووەتە قورسترین و بارترین کەیسی قانونی لە دەرەوەی کوردستان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. داناغاز لەو کۆمپانیانەیە کە لەسەر پشکی خۆی بێدەنگ نابێ، ڕێکاری یاسایی گرتووەتە بەر لە ڕێگەی دادگای لەندەن لە ڕێگەی دادگای ئەمریکاوە کە داوای استحقاقی خۆی دەکا بە پێی ئەو عەقدەی لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی. لەم نێوەندەشدا
خەڵکی کوردستان تووشی بارگرانێکی گەورەتر ئەبێ قەرزێکی زۆرتر ئەبێ و ئایندەی پرۆسەی نەوتی ئایندەیەکی پڕ مەترسیدارەکە بارەکەی و ئۆباڵەکەی دەبێ خەڵکی کوردستان لە ئەنجامدا تەحملی بکات چونکە ئەم حکوومەتە دەرکەوت سیاسەتی نەوتی سیاسەتێکی هەڵەیە فاشیلە و لەسەر ئاستی ناوخۆی کوردستانە دڵ ڕاوکێ و بێمتمانەیەکی زۆری دروست کردووە و دەرکەوت ئەمە سەرەتاکانی شێتی لەسەر ئاستی نێودەوڵەتیش کۆمپانیا گەورەکانی دنیا لە پشکی خۆیان بێبەش نابن. خەڵکی کوردستان ماوەیەکی زۆر بێدەنگی هەڵبژاردووە، خەڵکی کوردستان گلەی هەیە، نیگەرانی هەیە، بەڵام ڕێکاری یاسایی نەگرتووەتە بەر. ڕێکاری یاسایی لە ڕێگەی خەڵکی کوردستانەوە ئەوەیە لە پەرلەمانی کوردستان لێپێچینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزیری نەوت و سامانە سروشتەکان ئەتوانن لێپێچینەوە بکەن. لە ڕاستیدا ئێمە لە ئەساسەوە لە پەرلەمانی کوردستاندا ئەم بابەتە ناڕوون بۆ لامان لە پەرلەمانی کوردستان. پرۆسەی نەوتی پرۆسێکی ناشەفافە، پرۆسەیە کە عەقدەکان نەهاتنە پەرلەمانی کوردستان. ئەمە پرسیارێکی زۆر گرنگ هەیە لەم دۆخەیانی بۆ منیش و بۆ خەڵکیش، ینی زۆر ڕوون نییە ئەوەیە کە بۆچی تەنها عەقدەکەی داناغاز کێشەی تێکەوتوو لە کاتێکە عەقدەکانی تریش بە هەمان شێوە هیچ کێشەیەکیان نییە. ئەمە پەیوەندی بە خودی داناغازەوە یان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. لە ئایندەی نزیک دەرەکەوێت عەقدەکانی تریش کێشەیان هەیە و کۆمپانیەکانی تریش سکاڵا تۆمارەکەن. ئەمە زانیاریە و زیاد لە کۆمپانیایەکی تر کە التزاماتی لە هەرێمی کوردستاندا هەیە بە پێی عەقدانە لەگەڵ حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان تا سەر لە پشکی خۆیان خۆش نابن. ڕاستە ئێشتا بەشێک لە داهاتی نەوتی کوردستان دەدرێت بە قەرزی کۆمپانیا نێودەوڵەتیەکان و هێواش کەمە لە قوتی خەڵک دەیگرنەوە دەیدەن بە قەرز و هەڵەی عەقدە نەوتیەکان کە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەوەی کە من ئەتوانم ناوی بڵێم بە مۆتەکەی نەوت یا شەیتانی نەوت ئاشتی هەورامی خەڵکی کوردستانی دەرگیری کۆمەڵێک التزاماتی قانونی کردووە بە پێی ئەو عەقدە خراپانەی کە کراوە و من ئەم مەسەلە هەرگیز بە باشی نازانم بە شخصی بکرێ و بە ناو بهێنرێ ناوی شخص چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کەیسە مەسئولن. بەڵام ئەو کەسەی کە زۆر ئیدعای لە پاک و بێگەردی لە قووەتی عەقدەکانە کرد بۆ ئایندەی کوردستان و سیاسەتی نەوتی کوردستان لەسەر نەخشەی جیهانی ئاشتی هەورامی بوو. پێم خۆش لە سەم پرسە بوەستم ئەو معلوماتانە چ کۆمپانیایەک ینی سکاڵا تۆمارەکە؟ بەدیدی من هەموو ئەو کۆمپانیانەی کە بەرپرسیارەتیان لە هەرێمی کوردستاندا هەیە وەکو چۆن حکوومەتی هەرێمی کوردستان شەفاف نییە بەرامبەر بە خەڵکی خۆی بەو جۆرە شەفاف نییە لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکان بەرپرسیارەتیەکان جێبەجێ ناکەوە. لە ئایندەژە ئەمە دەردەکەوێت چونکە ئەمە سەرەتایەکە لە ڕێگەی دادگاوە ئەو التزاماتانی خۆیان داناغاز وەری ئەگرێتەوە ئەوانی تریش دەکەونە سکاڵاکردن. قسە لەسەرەوە هەیە وڵاتێکی هەرێمی فشاری لەسەر هەرێمی کوردستان دروست کرد بۆی گرفت بۆ عەقدەکەی داناغاز دروست بکرێت تاوەکو ئەم عەقدە جۆرە لە جۆرەکان وە لە داناغاز بکرێت لە هەرێمی کوردستان بکشێتەوە چونکە بربەستە لە بەردەم ینی ئەوەی کە ئەم وڵاتە هەناردەی غاز بکە. داناغاز تا دوایین چۆرکە استحقاقاتی خۆی لە ڕێگەی دادگاوە وەرەگرێتەوە پاشەکشە ناکات لێرە استثمارێکی زۆری کردووە و پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان دوجار ئەتوانێت خۆی بزێتەوە لە بەرپرسیارەتی لە بەرامبەر بە خەڵکی کوردستان بەڵام لە بەرامبەر ئەو کۆمپانیایانی کە کۆمپانیای گەورەی نێودەوڵەتین ناتوانێت خۆی بزێتەوە و هەموو ئەوانە ئەبن بە قەرز لەسەر هەرێمی کوردستان و نەوەکانی ئایندا بێبیدەنەوە. تۆ زانیاریت هەیە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان گرفت بۆ داناغاز دروستەکە؟ ئایا مەسەلەی قەیرانی داراییان بە ئەنقەزم گرفتان دروستەکە؟ لە ڕاستیدا من وای ئەبینم بەتایبەتی لە پارێزگای هەولێر و لە پارێزگای کەرکووک و سلێمانی و گەرمیان کە استثمارێکی گەورەی نەوت لە سەرەتادا کرا بەڵام کە وەزارەتی سامانە سروشتەکان ئەم کەیسانەی هەموو وەرگرتەوە بە تایبەتیش دوای خستنی هەردوو کابینەی حکوومەت لە سلێمانی و لە هەولێر بەرەبەرە ئەم مانتیقەیە بێبەش کرا لە استثماری نەوت و غاز بە تایبەتی بەشی زۆری کێڵگەکان لە سنووری پارێزگای سلێمانی و بە تایبەتیش هەندێکی لە کۆیە و کەرکووک و گەرمیان بوون بەڵام بە سیاسەتێکی زۆر شاراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بەشەی کە پەیوەستە بە هەیمەنەی پارتیەوە لەو مانتیقە زۆرتر استثماری تیاکرا و ئەم ناوە کەمتر ئەمەش کۆمەڵێ هەنگاوی سەرەتایی هەر لە ئەساسەوە بێدەنگی لێکرا تا گەیشتە ئەو خۆناغی کە ئێستاکە ئێمە ئەیبینین داناغاز لە ساڵی 2007ەوە تا ئێستا دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی بدایە لە مانتیقەی چەمچەماڵ
و بەرهێنانی لە کێڵگەکانی خۆیدا بکردایە ئەو کاتە هەم هەرێمی کوردستان سوودمەندە بوو هەم ئەو استحقاقانی خۆشیان وەرەگرت داناغاز بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی بۆ دروست کردوون و پێی وا بووە کە ئەمە سیاسەتێکی هەڵەیە ئەگەر بچێتە ژێرباری ئەوە ئەمان سربەخۆی ئابووری خۆیان ڕاگەیاندووە لەوێەوە کەرتی کارەبا و ئەویان بە عینوان گەشە پێدا بەڵام لە ناوەڕۆکدا هەموو ئەوە فەشەلی هێنا دەبینین نەوەزعی کارەبا چاکرا نەتواندرا استحقاقی کۆمپانیەکان بە پێی قانون و بە پێی ڕێوشوێنێکی شەفاف بدرێ و نەشتواندراوە بەرهێنان لەم مانتیقدا بکرێن و ئێستاکە پەنا ئەبەن بۆ گازپرۆم و بۆ کۆمپانیەکانی رووسیا بتوانن ئەم بۆشایە پڕ بکەنەوە کە بەدیدی من ئەمەش جارێکی تر هەڵەیەکی گەورەیە چونکە شەفاف نییە ئەم عەقدانەی کە کراون و نەبوونی شەفافیەتی ژواکە ئێمە بە گومان بین من وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە ئەوە دوو خولە لە پەرلەمانی کوردستانی شەڕمان لەسەر ئەم کەیسە کردووە و وەزیری سامانە سروشتەکانمان لە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان لە هۆڵی فراکسیۆن هێناوەتە گیر و گاز بەڵام نەتیجەی نەبووە ئەمەش دەرخەری ئەوەیە سیاسەتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لەبار سەبارەت بە نەوت و غاز شکست خواردوو بووە کە ئەمە تایتڵی ئەو سیاسەتەیە کە ئەتوانێت استقرارێکی ئابووری دروستکە کە ئەوە فەشەلی هێنا کەرتەکانی تریش بەرەبەرە لاوازە بنۆ کەرتی کشت و کاڵ کەرتی گەشت و گوزار ڕێگاوبان تەندروستی لە هەمووی مەترسیدارتر ژینگەیەکی کوشندەمان بۆ خەڵکی کوردستان دروست کردووە لە ڕێگەی هەبوونی کۆمەڵێک مەسفای ناقانونی هەبوونی ڕێگاوبانێکی خراپ و ناردنی ئەم نەوتە بە ڕێگەی ئەتوانم بڵم شوبه قاچاق بۆ مەرزەکان و هەندێک ڕێوشێنی ترکە هەم بۆنی غاز هەم مەسلەی وەرگەڕانی تەنکەرەکان هەم ئەو نەبوونی استحقاقی ژینگەیەی کە ئەو منطبیعەیە کە بۆ بەرهێنانی نەوتی و غازی تیاگرێت کێڵگە نەوتەکانی تاکرێتە بۆ نمونە لە گەرمیان کۆمەڵێک بیری نەوتی هەن بۆ بەرهێنانی نەوتیەکرێت بەڵام تا ئێستاکە ئەو گەرمە کەم سەوزاییە هێشتاکە نەیانتوانیوە بەرپرسیارەتی ژینگەیەکە ئەدا بکەن کە بە پێی عەقدەکان التزامات هەیە بۆ کۆمپانیەکان التزامات هەیە حکوومەتی هەرێمی کوردستان مشوری ئەو منتیقانە و یا ئەو ژینگەیە بخوات بە تایبەتیش لە پارێزگای هەولێر و شاری هەولێر ئەمڕۆ ژینگەکە زۆر لە بەردەمە ترسیدایە بەهۆی بوونی کۆمەڵێ پاڵاوگەی نایاسایی لە دەوروبەری زۆر باش ئەچینە سەرەوە سێبیران و کانی قرژاڵە و قوشتەپۆ ئەوانە کە هەم بەدەل و حەدەل لەگەڵ غازی سروشتی ئەکرێەوە نەوتە هێندرێ لەگەڵ غاز تێکەڵ ئەکرێەوە بۆنێکی پیسی دروست کردووە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بواری ژینگە هۆشداریەکی مەترسیدار لە پیسبوونی ژینگەی شاری زۆر باشە ئەچینە سەرەوە پرسە بەس پێم خۆشە لەسەر پرسی سلێمانی بوەسین ینی تۆش هاوڕای لەگەڵ ئەو بۆچوونی کە ینی داناغاز لەبەر لە سنووری پارزەی سلێمانیا کارەکان گرفتانی بۆ دروستەکرێ خۆی لە ڕاستیدا لێرەش ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر سیاسەتی مرکزی خۆی بەو جۆرە مامەڵی کردووە ئەی سیاسەتی پارێزگای سلێمانی ئەی پارێزگای کەرکووک واتە بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی گشتیە من پێم وانە تەنیا لە مەسەلەدا پارتی بە تەنیا سەبەبکار بێ کۆی پرۆسی حکومڕانی سەبەبکێتیش سەبەبکارە هەموو ئەو لایەنانەی بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بەرپرسیارەتیانەکەوێتە ئەستۆ تا ئەو کاتەی لە ناو حکوومەت بن یەکێتی بەرپرسە لەم ناوچەیە بۆچی یەکێتی هیچ قسێکی لەسەرم پرسە نەکردووە چەندین جار هاوڕەکانتان لە پەرلەمانی کوردستان بۆ نمونە بەڕێز عەلی حەمەدساڵح زۆر جاران پرسەی وروژان و نامەشی نردوو بۆ ئەنجومەنی سەکرەتی بە دڵنیایی و بەڕێزیشان نامەکەتان بینیوە ینی زۆر بەڕوونی باسیەوەکە مەسەلەی پەخستنی دانەغاز پەیوەندی بم پرسەوە هەیە نەک تەنیا کاک عەلی هەموو ئەوانەی کە لە لیژنەی سامانە سروشتەکانن بەشێکی زۆریان وردەکاری ئەمەیان بە ڕێوشێنی قانونی خۆی داوەتە حکوومەت داوەتە حزبەکان و لە مەترسیەکانی مامەڵەکردن لەگەڵ عەقدەکانی نەوت وشیاریان داوەتە ڕێی عام و هەمومان قسەمان کردووە هاتوۆتە سەر ئەوەی کە بەڕاستی ئێمە بێتاقەت بین لەوەی ئەم هەموو شتانەمان دووبارە کردەوە پێش ئەوەی داناغاز سکاڵا بکە لە ئەمریکا و مەلەفێک ئامادە بکە کە داوای استحقاقی خۆی بە 26 ملیار دۆلار لە هەرێمی کوردستان بکە ئێمە ئەم زەنگەمان لێداوە و ئەوەی کە پەیوەستە بە هەر لەسەر ئەم ستۆدیۆیە دووسێ جار قسەمان کردووە بە نووسرا و دامانەتە لایەنە پەیوەندیدارەکان و ئەوەی پەیوەستە بە مەحکەمەی تاحکیمی بەریتانیشەوە کە باز دەواکەن کە 14 ملیار دۆلاری تر و پێشتر 2 ملیار دۆلاری تر بڕوا بکە پێش ئەوەی ئەم مەسەلانە بێتە پێشەوە ئێمە وشیاریمان داوە بەڵام کە گوێناگرێ هەر ئێمە ئەوەمان پێکرێت لە ڕووی ویژدانیەوە بە خەڵکی خۆمان بڵێن ئێمە بەرپرسیارەتی خۆمان ئەدا کردووە
جەختمان لە جێبەجێکردنی یاسا کردووە، جەختمان لەوە کردوێتەوە کە ئەم پرسێکی مەترسیدارە ئۆباڵەکەی مێژوو لەو لایەنانە خۆش نابێت کە بەڕاستیە سامانی سروشتی کە نیعمەتێکە خوا بەخشیوێتی بەم سەرزەمین و بەم نیشتیمانە سەرباری ئەو هەموو جینۆساید و تاوانانەی کە حکومڕانەکانی ئەم مانتیقە بەسەر خەڵکی کوردستانە نەهێنا دەکران نەوت ببێتە نیعمەت و قەرەبووی ئەو بارودۆخەی پێ بکەینەوە، بەڵام ئێمە بە جۆرێکی تر بە میکانیزمێکی تر ئەوە تا خەڵکی خۆمان عزیێتە دەین. کاک سالار بەدڵنیایەوە ئاگادارن ینی لە قسەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەوان چی لەسەرم پرسە ئاڵێن ینی ئەوەی کە بێەوە گەشتە تایبەتیەوە لە فراکسیۆن کوبنەوەتان لەگەڵ قوبات تەڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت کردو ئەوان قسەیان لەسەرم پرسە چییە؟ ئێمە لەگەڵ کابینەکان بەگشتی زۆر قسەمان کرد نەکرد لەم کابینەیە لە بەتایبەتی ئێمە دەمازانی ئەم بارودۆخە لەژێر ناونیشانی سیاسەتی سەربەخۆی ئابووری ئەم کێشە گەورانە دروستە بن، بەڵام نەمازانی ئەگاتە ئەم مەرحەلە بەڕاستی. ئەمە ناکاتە سەربەخۆی ئابووری کە تۆ نەوت و ئەوە لە بەغدا ببڕیتەوە لە ڕێگەی سۆمەوە بە سەربەخۆیی لە ڕێگەی نەوتی کوردستانەوە بیفرۆشی. ڕاستە لە ڕووی تیۆریەوە نەزەریەوە دروستکردنی بۆری نەوت و بەستنەوەی بە جیهانەوە دەستکەوت و بەڵام دەرەنجام نەتیجە حسێبە، نەتیجە دەرکەوت سیاسەتێکی هەڵەیە. ئەو کاتە ئێمە دەمانتوانی بودجەی خۆمان لە بەغدا وەرگرین، پارەی پترۆ دۆلار و گەشەپێدانی پارێزگاکان وەرگرین و هەروەها ئەو نەوتە بە لە ڕێگەی چاودێریەکی وردەوە بدرێ بەغا و بفرۆشێ. بەم دۆخەی ئێستا نەگەیشتن، کەواتە ئەو سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە. کەواتە چی ئێستش حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئێمەمانان بێنە سەر تەلەڤیزیۆن کە هیچ مەکانەتی معنەویان مەکانەتی قانونیان هیچیان لە پەرلەمان و پەرلەمانتار زیاتر نییە لە ڕووی قانونیەوە. بێن داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن، بێن داوای دەستبار بکەن، چی بکەین لەمە زیاتر هەرێمی کوردستان نەکەوێتە ژێرباری قەرزەوە. خەڵکی کوردستان تەحملی بێموچەیشی کرد، تەحملی بێکارەبایی، ئاوی پیس، ژینگەی پیس، نەبوونی کشت و کاڵ و جارێکی تر مەسەلەی کۆچ و بێئومێدبوون لەم نیشتیمانە هاتۆتە کایەوە، بەڵام نێشتاکە نەچوە بچێ بێن داوای لێبوردن بکەن و پەرلەمانی کوردستان ئەگەر کارا بێتەوە ئەمە لە فەبێ جارێکی تر زندوو ببێتەوە ئیشی لەسەر بکەیت، چکە ئەمە پەیوەستە بە ژیان و خودی خەڵکەوە. ناکاتە لە حەز ناکە ینی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەتایبەتی کە ئێستا بەتایبەتی ئەوان مەلەفی نەوت و غازی هەرێمی کوردستانیان لە بەردەستە وابیر ناکەنەوە، ینی وابیرەکەنەوە کە ینی تەنانەت سەرۆکی حکوومەت لێدوانێکی زۆر متەفائیلە بەوەی کێشەی داناقات چارەسەرە بێ. ناتوانن چارەسەریکەن بە جۆرێک قوڕگیان گیراوە، ناتوانن چارەسەریکەن و التزاماتە قانونیەکانی خۆیان ئەبێ جێبەجێ بکەن. ئەوەش لەسەر حسابی خەڵکی کوردستانە، چونکە هیچ لە ژیانی ئەوان نەگۆڕاوە، باشتر بووە خراپتر نەبووە. لەبەر ئەوە من ئەمەوێ بۆ مێژوو ئەوە بڵم لەگەڵ کاقوبات ئێمە لە دوایین کۆبوونەوە قسەی جدیمان لەگەڵ کردووە. من داوام لێ کردووە کە هەر هیچ نەبێ، هەر هیچ بڕیارێک نەدا، هەر هیچ هەڵوێستێک نەبێ لەسەر ئەم مەسەلە، تەنها یەک هەنگاو بنێ شتێک لە بارودۆخی خەڵکە گۆڕێ، ئەویش ئەوەیە ئەو پارەی نەوتەی کە دەفرۆشتێ دێتە کوردستان نەخرێتە بانقی کوردستانەوە. لە ساڵی 2007ەوە هەموو داهاتی نەوت دەخرێتە بانقێکی ئەهلی، بانقێکی گوماناوی نزیک و خزم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە لە ڕاستیا جێگەی گومانە. ئەم 30 میلیارد دۆلارە بەدەر بووە لە ڕقابەی مالی بە دوواداچوون و هیچ یەکێک لەو مەلەفانە لە ڕێگەی وردبینیەوە نەهاتوتە پەرلەمانی کوردستان کە داوا کراوە. واتە ئەمە 10 ساڵی ڕەبەقە سەرباری بوونی چەندین بانقی تری ناحکومی، بوونی چەندین بانقی حکومی ڕسمی. ئەم پارەیە بۆ ناخیتە بانقێکی ترەوە کە معتەبەر بێ، بۆ دەخرێتە ئەو بانکەوە لە کاتێکە بۆ هەر 100 دۆلار نزیکی 8,000 دینار ئەو بانقە سوء ئیستیفادە تەنها لە گۆڕینەوەی دۆلار بە دینارەکە. ببینە ئەگەر ینی بە پێی ڕقەمی حیسابی لەم 1 ملیۆن دۆلارە چەند هەزار دینار یان چەند ملیۆن دینار ئەم بانقە بۆ خۆی گلەداتەوە. ئەمە لە کاتێکە ئەگەر بێت و بخرێتە بانقێکی تری معتەبەرەوە شەفافەوە و لەسەر بنەمای ڕێک و دروستی گۆڕینەوەی پارە ئەوە بکە لە هەر 100 دۆلارە 8,000 دینار بۆ خەڵکی کوردستان. قوباتەڵەوانی چی ود لەسەر ئەوەی لەسەر ئەم قسەی تۆ؟ من ئومێدم نییە بتوانن بڕیار لەسەر ئەوە بدەن. بۆچکەواتە توانانی یان جا ئەمە ئەکرێت بە دوواداچوونی تری بۆ بکرێەوە ڕاستەخۆ پرسیارەکە ئەوەی پەیوەستە بە ئێمە لەسەر ئەم مەسەلەیە جەختمان کردوێتەوە نەجارێک نەچەندین جار. ئەوەی پەیوەستە بە مەسەلەی عەقدەکانەوە لەگەڵ ئاشتی هەورامی لە خولی پێشوی پەرلەمانی کوردستانە زۆر هێنامانە گیر و گاز. لیژنەیەکی بچووکی فراکسیۆنمان دروست کرد، ئەو کاتە فراکسیۆنی پارتی و یەکێتی پێکەوە بوو. بەو جۆرە کە تووشی سەغڵەتی و
تووڕەبوون بوو کە زۆر بە وردەکاری لەگەڵی قسەمان کرد ئەو باسی ئەوەی کرد ئەگەر پارەکان حکوومەتمان خراپ مامەڵی لەگەڵداکە و دەستی حەزب لە کاروباری حکوومەت هەیە من مەسئولم لە عقدەکان ئەگەر عقدەکان باری قورس و التزاماتی مالی زیانی هێنایە سەر خەڵکی کوردستان ئەو کاتە من دادگایی بکەن بۆیە ئاشتی هەورامی لەسەر پرسی داناغاز پێویستە دادگایی بکرێ پێویستە بەڕووی نەک هەر لێ پرسینەوە بکرێت لە پەرلەمانی کوردستان ئەبێت لە دادگاکانی کوردستاندا ئەم کابرایە دادگایی بکرێ و هەموو ئەو بەپرسیارەتیان نەکەوتۆتە ئەستۆی باجەکەی بدرێ واتە لێپێچینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم کەیسە چەند تاخیر بێ و بارەکەی خۆشترە لە ئێستادا ئەو پرۆسەیە بچێ بڕێوە باشترێ لەوەی کە هەر نەکرێ. بەڵام ئاشتێورامی خۆیاتە سەر تەلەڤیزۆن زۆر بەڕوونی باسیەوەی کرد وتی بۆچی هەر ینی پەرلەمانتاران باسی ئاشتی هەورامیەکەن لە کاتێکا قوبا تاڵەبانی و نێچیوان بەرزانی ژیانی ینی واژووی سەر گرێبەستەکانیان کردووە لە کاتێکا بۆ نمونە وەزیری دارایی و کات لە بزوتنەوەی گۆڕان بوو ئەوانی واژووی ڕێکەوتنەکانی و بەشێک لە گرێبەستەکانیان کردووە کە لە ئەنجومەنی باڵای نەوت و غازان بۆچی ینی بۆ نمونە لە پێش هەموو کەسێکەوە سەرۆکی حکوومەت ینی دۆسیەک ناکەنەوە بۆی سەرۆکی حکوومەت دادگایی بکرێ لەگەڵ ئاشتی هەورامە. بەڵێ ینی تۆ تەماشاکە ئەمان لێدوانەکانیان پێچەوانەی هەموو ئەو حقیقەتەیە کە ئێستاکە هەرێمی کوردستانی تێداژی کاتێک کە نەوتی هاڤانا و بای حەسەن لە کەرکووکەوە گوازرایەوە کە هەرێمی کوردستان و بە عینوان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان سەرپەرشتی بکە کە ڕۆژانە 262,000 بەرمیل نەوت لە هەردوو کێڵگەی نەوتی بای حەسەن و هاڤاناوە دەدەهێنرێ هەر ئەو دەمە مانگی حوزەیرانی ساڵی 2014 بوو ئاشتی هەورامی تەسریحی نەک بۆ کەناڵەکانی ئێمە کە تەلەڤیزیۆنێکی وەکو پەیام NRT گەلی کوردستان نازانم کێ حساب ناکەن بۆ ڕۆیتەرز تەسریحی داوە کە ئێمە ئەڵێ ئێمە لەم ساڵەوە ڕۆژانەی بەرمیلی نەوت دەگەێنینە 1 ملیۆن لە ڕۆژێکە فەرموو ئەمە لەکوێ و ئێستا حاڵی حازر لەکوێ کە بەو جۆرە نەبوو واتە سەرباری ئەوە ئەگەر ملیۆنێک نەبێ 600,000 بەرمیل بێت ڕۆژانە کە بە پێی دوایین راپۆرتی خودی ئەو تەلەڤیزیۆنەی کە ئەتوانین بڵێن لە دەسەڵاتەوە نزیکە کە تەلەڤیزیۆنی ڕووداوە باز لەوە ئەکا کە ئەگەر ڕۆژانە 600,000 بەرمیل لەوتیش بفرۆشێ ئەمە مانگانەی موچەی هاوڵاتیانی پێ ئەدرێتەوە و بە ملیار دۆلاریش ئەمێنێتەوە بۆ ئەوەی خەرجەکانی تری پێ بدرێت لە کاتێکە ئەمە ناکرێت لە کاتێکە باج و خەراج و زەریبەیەکی زۆر و ڕسوماتێکی زۆر خراوەتە سەر هاوڵاتیان لە کاتێکە تەقەشوفێکی زۆر گەورە کراوە لە مەسجەزلەی خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە مانگانە زیاتر لە نزیکەی 200 ملیۆن دۆلار داهاتی ناوخۆیی کوردستانە ئەمەش شەفاف نییە و خاتر و خوتوری تایە و هەندێک لە کۆمپانیەکانی کە کەرەستە هێنە کوردستان و کەرەستە لە کوردستانە بەنە دەرەوە بە حکمی عیلاقاتی تایبەتی ئەبەخشرێن لە باج و ڕسومات هەموو ئەم داهاتانە زیادی کردووە لە سەر ئاسی ناوخۆی و فرۆشی نەوت بە بەردەوامی ڕۆژانە نەوتی کوردستان ئاعتیباری هەیە و ئەو کاتەشی کە ئیعلانی بە ناوی پاشەکەوتی موچەوە بڕیاریاندا کە موچەی خەڵکی کوردستان ببڕن و ببێتە ڕوبع موچە کە حکوومەت تو قەڵسە بێکە بڵێ خەڵکی کوردستان ڕوبع موچە وەرەگرێت کە بەڵێن ڕوبع موچە وەرەگرێت نیوە موچە وەرەگرێت لە کاتێکە ئێستاکە بۆ ئەو قەرارە دوو قات نرخی نەوت زیادی کردووە ئەی پیاچوونەوە بە موچەی هاوڵاتیانە کە لێکێک لە مادەکانی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانە هاتووە کە ئەگەر سەعری نەوت بەرز بێتەوە ئەمان پیاچوونەوەکەن بە موچەی هاوڵاتیانە ئێ باشە بایۆمەتریتان بۆچی کرد ئەو هەموو مەسروفە لە مەسلەی بایۆمەتری داکرا بۆچی و هەر بۆ بوو ناونووسین بێ ئەی نەتیجەکەی دەرەنجامەکەی لە کاتێکە هیچ یەکێک لەمانە نەیتوانی ئەم پرۆسە و ئیجراعاتانە نەیتوانی شتێک لە ژیانی خەڵکی کوردستان بگۆڕێ لیژنەی چاکسازی دروستکرا لە سەرۆکایەتی هەرێم بە هاوکاری ئەنجومەنی وەزیران یەکێکمان نەبینی لەسەر ئەم کەیسانە بدرێتە دادگا تۆ تا ینی ئیجحافێکی گەورەیە تا ئێستاکە هەموو بە گشتی لایەنەکان تۆمەتبارەکەن من دڵنیام لە ناو پارتیا خەڵکێکی زۆر نیگەرانە لە ناوێکێتیاوە هەر زۆر ئەوانەی لە حکوومەت بەشدارن نیگەرانن لەم پرۆسەیە بۆ هەموو پێکەوە
تەڕوشک پێکەوە بسووتێنێ ئەوەی خەتابارە دەبێت ڕوبەڕووی لێپرسینەوە و مساءلە بکرێت. تۆ کێوە خەتابارزانانی؟ من سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان، سیاسەتی حکوومەت زۆر شامل تۆ باسیەکە ئەوانەی کە ئیدعاءەکەن مەسئولن لەو یعنی ئێستا بۆ نمونە وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لە هیچ عقدێکی نەوتی نییە، خۆیان لە بەرپرسیار ئەوانەی کە ئەڵێن ئێمە خۆمان لە بەرپرسیارەتی نادزنەوە چێنەوانە گاک سەر بەحەسکەم بەڕوونی ڕۆک باسییان بکەیت. سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزیری سامانە سروشتەکان. من بەوازحی ئەم قسەیەکەم ئەمانە بۆ بانە ڕۆژ بێ هەر مەسئولن لەم دۆخی کە بەسەر خەڵکی کوردستانیانە هێناوە. من وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئەوەندەی متابعەشم کردووە ئێمە نەک خەڵتەنیا خەڵکی هەرێمی کوردستان، خەڵکی کەرکووکمان زۆرتر نیگەران کردووە بۆ سیاسەتە خراپە نەوتی کە مۆنۆپۆلی نەوتی کەرکووک کراوە و خاوەندارەتی لە نەوت کراوە، بەڵام خاوەندارەتی لە خەڵکی کەرکووک ناکرێت. ئەو خەڵکەی کە ڕۆژانە سنگی خۆی دەخاتە بەردەم هەڕەشە و پەلاماری تیرۆریستانەوە، بەڵام خاوەندارەتی نەوتەکەی دەکات. بەڵێ خاوەندارەتێکی خراپەکە وەکو چۆن لە گەرمیان و لە سلێمانی و لە هەولێر و لە دهۆک خاوەنداریەتێکی نابەرپرسیارانە کرا، لە هەمان کاتدا بۆ کەرکووک ڕاسترە لە کاتێکە ئەگەر خیتابی نیشتیمانی و نەتەوەی ئێمە بۆ خەڵکی کەرکووک بوو بێ، بۆ خاکی کەرکووک بوو بێ، بۆ نیشتیمانی کەرکووک بوو بێ، دەرکەوت ڕاستی ئەم ڕاستیە ئەوەیە کە ئێستا ئەیبینین ئەم مامەڵەی کە لەگەڵ شتێک ڕاستکەمەوە. ینی بۆ نمونە بەڕێز ئەحمەد عەسکەری کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ینی زۆر جار زۆر بەڕوونی پشتیوانی لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانەکە لە کەرکووک، ینی زۆر جان بینیوە. من تەنانەت تورکمانەکانیش ینی قسەم لەگەڵا کردوون لەگەڵەوەیان هەرێمی کوردستان نەوتی کەرکووکی ئامە دەستەوە بێ، پێیان وایە لە بەغا باشترە. بەڵێ لە دەی حوتی 2014 لیوای یەکی نەوت و غازی هەرێمی کوردستانی سەر بە وەزارەتی سامانە سروشتەکان نەوتی بای حەسەن و هاوانیان کۆنتڕۆڵ کرد کە ڕۆژانەی ئەو دوو کێڵگەیە 262 بۆ 270,000 ئەو کاتە بۆ 2014 270,000 بەرمیل ڕۆژانەیە. ئەوەی جەمبور و خەباز و بابە گوڕگوڕیش ئەگاتە نزیکەی 150,000 بەرمیل ڕۆژانە، واتە ئەمە زیاتر ئەکا لە 300 و شتێک 400,000 بەرمیل ڕۆژانە. باشە لە مانگێکە حکوومەتی هەرێمی کوردستان چەندێک بۆ پتر و دلار دەداتە کەرکووک، پارێزگای کەرکووک 10 ملیۆن دلار، واتە ناکاتە سەتایەکی فرۆشی ئەو نەوتەی کە لە کەرکووک هەرێمی کوردستان تەسەڕفی پێوەکە. ئەمە ئیجحافێکی گەورەیە بە حەقی کەرکووک، خەڵکی کەرکووک، قوربانیەکان کە سوکاری ئەنفال بیرت نەچی خەڵکی ئەو مانتیقە خەڵکێکی زۆر زیانمەندن، قەرەبوو نەکراونەتەوە، بەشێکیان لە شاڵاوەکانی تعریب و ڕاگواستن و ئەوانە چاوەڕوانی قەرەبوو بوون تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. سەرباری ئەوەی کە هەرێمی کوردستان مۆنۆپۆلی نەوتی کەرکووکی کرد، ئێمە پترۆدۆلارمان وەردەگرت لە بەغداوە، پارەی پەرەپێدانی پارێزگاکان وەرئەگیرا بۆ کەرکووک و هەزاران کەس لە ڕێگەی پارەی پترۆدۆلارەوە دادەمەزران تاعین بوون، بەڵام هەموو ئەوانە لە دەرەنجامی ئەو سیاسەتە ئێستاکە نانبڕاو کراون لە ماڵەوەن، واتە ئەو ڕزقەش بڕا و هەرێمی کوردستانیش چکە پارەیەک دەدا بۆ هەندێک خزمەتگوزاری بەسیط بۆ پارێزگای کەرکووک، واتە غەدرێکی گەورە لە خەڵکی کەرکووک کراوە و سیاسەتەکەی ئێمە تەحمولیەکەی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت زۆر بەجددیتر هەڵوەستە لەسەر ئەم مەسەلەیە بکە. ئایا ئەم پرۆسەیە شخص تەسەڕفی پێوەکە یا سیاسەتی یەکێتیە؟ من لێرە وەکو پەرلەمانتارێکی کوردستان ڕای ئەگەێنم یەکێتیەکان زۆر نیگەرانن لەم پرۆسەیە و زۆر بە عاجزیەوە ئەڕوانە ئەو هەڵسوکەوتەی کە دەکرێت لە کاتێکە کە دەبوو ئێمە بۆ هەرچیەک باە لەسەر مەسەلەی کەرکووک بەم جۆرە مامەڵەمان نەکردایە، چونکە ئەمە پرسی گەڕانەوەی خاک، پرسی ئەو هەموو ئیجحافەیە کە مالکی و عەبادی و عەلاوی و ئەوانە بە کەرکووکیان کرد. ئێمە لە بەرامبەر ئەوەدا کە کەرکووک نەوتەکەی ئابوووریەکەی هەرێمی کوردستان تەسەڕفی پێوە کرد، ئێمە لەوانمان باشتر کرد؟ بێگومان نەخێر. ئەمە خەڵکی کەرکووکی بە عەرەبیەوە، بە تورکمانیەوە، بە کوردیەوە، بە کولدۆ ئاشوریەوە، بە مەسیحیەوە، بە تورکمانیەوە نیگەران کردووە. سبەینە تۆ ئەچی بڵێ خەڵکی کەرکووک وەرەوە سەر هەرێمی کوردستان من ژیانێکی شایستت بۆ دابینەکەم، بەچی؟ بە کام سیاسەت؟ بۆیە ئەم بابەتە بابەتێکە ئەبێ ئێمە هەڵوەستەی لەسەر بکەین بۆ مەسەلەی خاک و نیشتیمان، نەک تەنها بۆ پرسی ڕۆژانە. سالار محمود پەرلەمانتاری کوردستان دوای ناوبڕێک دێمەوەلات. بینایە بەڕێز ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە بەردەوام بین لەگەڵ بەڕێز سالار محمود.
بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاو لەگەڵ بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری کوردستان درێژە بە گفتوگۆکە مەدەم. کاک سالار دووبارە سڵاو، پێم خۆش لەوە دەست پێ بکەم دادبینێکی ترە بیرێ لە مانگی ئەیلولا، خۆشتەزانی مانگی ئەیلول لە 25 مانگ ئەگەر بکرێت ڕیفراندۆم ئەنجامەدرێ، ئەمە تەسیراتی لەسەر ڕێژەی دەنگی باڵەو نەخێر نابێت؟ خەڵکی کوردستان ئەمڕۆ بۆ متمانەی بە پرسی ڕیفراندۆم نییە. لە کاتێکا بابەتی ڕیفراندۆم بابەتی حزبێک نییە لە ڕاستیە. من متفق نیم لەگەڵ ئەو برادرانەی کە ئەڵێن ئەم ڕیفراندۆمە ڕیفراندۆمی بەرزانیان ڕیفراندۆمی جەماعەتە. ئەم ڕیفراندۆمە لە ئەساسدا لە بەرنامەی کۆمەڵێک لایەنی سیاسی تردا هەیەەوە. مەسلەی سربەخۆیی پەیوەستە بە مێژوویەکی دوورودرێژی خەڵکی ئێمەوە. ئەوەی بارە بەسەر سربەخۆیی کوردستانەوە ئەم مۆدێلە حزبیە لە کوردستانە. هەر بۆیە خەڵکی کوردستان متمانەی بەوە نییە کە ئەم ڕیفراندۆمە بە حەقیقی بۆ سربەخۆیی بێ. سربەخۆیی ئامانجێکی گەورەیە بۆ کوردستان. ئەگەر لە هەموو دنیای دیموکراسیە دەوڵەت وەسیلە بێ بۆ خوشگەزرانی خەڵکی کوردستان، دەوڵەت هەندێک نەتەوە بە ئەریزەیەک بەدەستی هێنابێ، بۆ ئێمە ئامانجێکی گەورە و پیرۆزە، ئامانجێکە سەدان هەزار خەڵک لە پێناویدا خۆی کردو بە قوربانی. چەندین سەرکردەی ئێمە ملی چۆتە بەرپەدی سێدارە و شەهید بووە لە پێناو سربەخۆیی کوردستانە. کوردستانیانەمان دروشمێکی گەورە بۆ لە هەموو ماڵێکەوە قوربانی بۆ دراوە. بەڵام ئەوەی لە ماڵی قوربانی بەخشەکانەوە ئەمڕۆ دەنگی نەخێر بۆ ڕیفراندۆم دێتە پێشەوە، لە دەرەنجامی چییە؟ بەشێکی سەرەکی پێوەستە بەم سیاسەتە ناشەفافەی نەوت و غازەوە، چونکە سیاسەتی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە جگەلەوەی بارگرانی و قات و قوڕی بۆ هەرێمی کوردستان هێنایە پێشەوە. دوو تەبەقە دوو چینی لە کۆمەڵگەی کوردستانە دروست کردووە. چینێک کە هایلاڤەژی خۆشگوزرانەژی لە ناز و نەعمەتایە، تا ئێستاش پێی وایە خەڵکی کوردستان 24 سەعات کارەبا هەیە، چونکە بەڵێ ئەو خۆی لە ماڵی خۆیان 24 سەعات کارەبا هەیە.
ماڵی لە گەڕێکی هەژارەکان نییە لە گەڕەکە ئاسایەکانی کوردستاندا نییە بزانێ خەڵکی کوردستان چەند کارەبای هەیە و ئەو بەو مۆلیدەی کە ژنگەی کوردستانی پیس کردووە چەند ئەو بۆشاییە لە کارەبای نیشتیمانی پڕ دەکاتەوە لەبەر ئەوە بابەتی ڕیفراندۆم بابەتێکی گرنگە بەڵام نیازی جددی ئایا بۆ ڕیفراندۆم بە حەقیقی و بەکردار بۆ سەر بەخۆی کوردستانە هەنگاوەکان ئەممان پێناڵێن ئەگینا هەر یەکە لەوانەی کە بە دەنگی بەرز نەخێر بۆ ڕیفراندۆمەکەن ئەوە لەو پڕی دڵپڕیەوەی ئەگینا هیچ هاوڵاتێکی کوردستان نییە حەزی بۆ سەر بەخۆی کوردستان نیە من پێم وایە شەرمە ئەم مۆدێلە لە حزبایەتێ بێگلەی لە خەڵکی کوردستان بکات لە مۆدێلی کۆمەڵگای کوردستان بیرت نەچێ شەرەفمەندانەترین کۆمەڵگای کوردستانە بێ منەترین خەڵکی کوردستانە بێ ڕیاییترین خەڵکی کوردستانە بێتەکەبورترین خەڵکی کوردستانە ئەوەی سەقفی داواکاری خەڵکی کوردستانە سەقفێکی زۆر نزمە داوای زۆری نەکردووە داوای عەدالەتەکە داوای ئەوە کە تۆ ئەمە ئەفرۆشی فەرموو بە عەدالەت بەسەر خێزانەکە تاکە هەرێمی کوردستان خێزانێک لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانە شەفافە بەرامبەری بڵێ من ئەوەندە دینارم فرۆشووە بەم جۆرە سەرفی ئەەکەم ئەو کاتە خەڵکی کوردستان خۆی ئەکا بە قوربانی بۆ سیاسەتی حکوومەت بەڵام کاتێک دەبینێ ئەمانەی بەم جۆرە سەودا بە بازرگانی بە ژیان و بە قوتی نەوەکانی ئایندەشەوەکەن خەڵکێک کە ئەمڕۆ ئەهلێتی قانونی خۆی هەیە هەر هیچ دەبێت بۆ بەرگری لە ئایندەی ژیانی مناڵەکانی خۆی ناچارە دەنگێکی زۆر بە زەحمەتی نەخێر بۆ هەموو ئەو پرۆسانە بکە کە بەم میکانیزمە بکرێتە بەر ئەگینا فەرموو ڕیفراندۆم ئەگەر لە ئەساسەوە ئێمە زمینە سازی نیشتیمانی بۆ بکەین پەرلەمانی کوردستان کارا بێتەوە ئێتمئینان بدەین بە خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێتمئینان بدەین بە کۆمەلگای نێودەوڵەتی کە ئێمە دەتوانین هەرێمی کوردستان ببینە قۆناغێک لە سەروفی دراڵێتەوە پشتیوانی گەورەمان بۆ دروستە بێ ئەمڕۆ نەک لە ناوخۆی کوردستانە زمینە سازیمان نەکردووە ئەو هەموو دۆستانشمان هەبوو لە پرسی شەڕی داعش لە قوربانیدان لە دۆزینەوەی جۆرێک لە مەوای ئیستقرار بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لە مانتیقەیە هەموو ئەو دۆستەکانی خۆشمان نیگەران و ناڕەحەت کردووە بۆیە مەسلەی ڕیفراندۆ مەسلەیەکی گرنگە بەڵێ ئەگەر بێت و لە پەرلەمانی کوردستانەوە قرار لە لیژنەی ڕیفراندۆم بکرێ و کۆمیتەی ئامادەکاری ئەگەر لە پەرلەمانی کوردستانەوە یاسای بۆ دابدرێ ئەگەر لە پەرلەمانی کوردستانەوە ئیجماعێکی نیشتیمانی و یەکریزی نیشتیمانی دروست بکرێ بابەتی ڕیفراندۆم ئەو کاتە بابەتێکی زۆر ئاساییە ئەگەر 25 نۆژ نەکرێ چەند مانگێکیش دوا بخرێ ئێمە دەتوانین ئەم بابەتە وەکو پرۆسەیەک بینە من ڕەم وایە ئێمە پاشەکشە نەکەین لە مەسەلەی ڕیفراندۆم مادام بوو بە کەیسێک لەسەر ئاسی نێودەوڵەتی مەترسی لەسەر دۆسی داناغاز و ینی چەندی دۆسی تری ئابووری یاریبسای مەترسی لەسەرم پرسە دروست کرد ئەم بابەتە بابەتێکی ترە ینی بیکەینە دوو کەیسی جیاواز ڕاستە کاریگەری لەسەر نیگەرانی خەڵکی کوردستان دروست کردووە مۆدێلی حکومڕانی لە کوردستان مۆدێلێکی شکست خواردووە ئەم حکوومەتە هەلا بێ بەڵام مەسلەی سەربەخۆیی کوردستان مەسلەیەکی استراتیژە مەسلەی هەنگاونان بەرەو سەربەخۆیی مەسلەیەکی استراتیژە ئەمە ئەمانەتێکی 100 ساڵەیە بۆ ئێمە دەبێ مەسلەی کەموکوڕی حکومڕانی جیاوازکەینەوە لە مەسلەی هەنگاونان بەرەو سەربەخۆی سەرباری ئەم بارودۆخە حکومڕانی خراپە هەمانە هێشتا هەرێمی کوردستان بۆ خۆی دەوڵەتێکی ڕانەگەیەندراوە ئێمە چۆن بتوانین هەنگاوێک بنین وا چوارچێوەیەکی قانونی نیشتیمانی بدۆزینەوە ئەم دیفاکتۆی کە هەرێمی کوردستانە بەرەبەرە لە عێراقدا ئەبڕین بیکەین بە ئەمری واقع وە کۆمەلگای نێودەوڵەتیش ئەترافمان پێ بکە من تەواو لەگەڵتان ئەبێ پرسیار بکەین ئێمە ئەبین بە دەوڵەتی کوردستان خۆ لە جوگرافیایەکی داخراو نابێت تۆ ئەبی بە ئەندامی خێزانی نێودەوڵەتی ئەبی بە ئەندامێک لە کۆمەلگای نێودەوڵەتی پڕە لە دامەزراوەی چاودێریکردن بە دوواداچوون شەفافێت موساعلە لە پرسی دیموکراسی و خەباتی مەدەنی حکومڕانی باش حکومڕانیەک بۆ خزمەتی هاوڵاتیان لەسەر ئەم بابەتە خەڵکی کوردستان حەقی خۆیەتی پرسێتەوە بەم کەرەستەوە هەنگاوانەی بەرەو سەربەخۆیی بەم شێوازە ئەتەوێت بتە ئەندام لە خێزانی کۆمەلگای نێودەوڵەتی ئەندامێکی احترامم هەیە کەم ئەندام و ئیفلیجی ناوێ ئەوێ ئەو کاتەی ئەتیبار بۆ دەوڵەتی کوردستان دابنێت لە نەخشەیە خاڵێکی پرشمدار بێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ مەسەلەی دیموکراسیەت و شەفقەت. کاک سەرار ئەگەر بە کورتی پێم بڵێ ینی چۆن حکوومەتی هەرێم لە ژێر باری پرسی دانەغاست یەتە دەرەوە یان ئەتوانیت چۆن بۆ نمونە چارەسەری ئەم پرسە ئەکرێت ئەگەر بە کورتی پێم بڵێ من جارێکی تریش لەم سێدیۆ قسەیەکم کردووە ئەڵێم ئەبێ خەڵکی کوردستان هەڵدا پرسی سامانی سروشتی و نەوت لە کوردستانە خۆماڵی بکە هەندێک برادر گلیانەکەوێت یان تۆ
ئیدعای مەسلەی کودەتا و هەڵگەڕانەوە کە وتم ئەم مەسلەیە پەیوەستە بە ئایندەی خەڵکی کوردستانەوە، پەیوەستە بە قوتی خەڵکی کوردستانەوە. ئەم حکوومەتە دێ لە خەزیێنەی مستەقبەلی خەڵکی کوردستان سوء تەسەڕفێەوەکە. فەرمو هاوڵاتیانی کوردستان ئەوانەی سەرمایەدار بوون، ئەوانەیشی هەندێک پارەیان هەبوو خزیانە بانقەکانی کوردستانەوە، ئێستا پارەکانی خۆیان نادرێتەوە. ئەمە چ مۆدلێکە لە حکوومەتداری، ئەمە جۆرێکە لە بەڕێوەبردن. بەڵێ چۆن قۆماڵێکی خەڵک بڕاتە سژەقام ئەبێ میکانیزمێک بدۆزینەوە. لای تۆ چی میکانیزمەکە؟ لە ڕاستیە لای من حکومڕانێکی شەفاف و حکوومەتی هاوڵاتیان بێتیانی کەواتە یەکێتی و پارتیانی خەڵک سیوای لە هاتووەتەوە باوەڕیان وایە ئەمانە ینی دەسەڵاتداریان پێ هەڵبژاردن نەکرێت، ئەتوانێت جارێکی تر دەنگ نەداتەوە بە بلایەنانە و دەنگی دایەوە چاودێر بێ بەسەر دەنگدانەکەەوە و ئەمە پرۆسەیەکە ئێمە ئێستا بۆنەوە پاشە کشەمان کرد لە مەسەی خەباتی پەرلەمانی، بەڵام ئومێدمان هەیە بچینەوە پەرلەمان، دیوانی چاودێری دارایی، دەستەی نەزاهە، لیژنەکانی چاودێری پەرلەمانی کوردستان، خودی مؤسسەی پەرلەمانی کوردستان ڕقیب بێ بەسەر ئەم پرۆسەیەوە. زۆر باش. و ئێمە ئەم نەزیفە ڕابگرین و لە ئایندەدا بیر لەوە بکەینەوە سیاسەتێکی بەدیل بۆ ئەم سیاسەتی نەوتیە بدۆزرێتەوە. واتە ئەمە دەقێکە پێ ئەڵەن قانونی نەوت و غاز. ئەم حکوومەتە دەبێت ئیلزامکەی خاڵ بەخاڵ بە قانونی نەوت و غازەوە، هەم فرۆشتنی، هەم هەناردەکردنی، هەم وەبەرهێنانی لە ناوخۆی خۆیدا، هەم داهاتەکەی کە ئەمە سەروی هەموو شتێکە بە جۆرێکی عادلانە سەرف بکرێ و لەو کاتدا ئێمە دەتوانین بڵین ئەمە جۆرێکە لە خۆماڵیکردن. هیواداری نەگاتە ئەو دۆخە، هیواداری نەگاتە ئەو دۆخە کە خەڵکی کوردستان میکانیزمی تر بگرێتە بەر. ئەگینا ئەمڕۆ نەوتی کوردستان لەژێر ڕەحمەتی سیاسەتی کۆمەڵێک کۆمپانیایە کە تەجروبەی سەدان ساڵیان لەسەر ئەم پرسە هەیە و هیچ کاتێک خۆیان سازش ناکەن لە مەسلەی ئستحقاقاتی خۆیان بەپێ قانون ئەوە داناغازە. هاتووە بەشێک بیرت نەچێت، بەشێکی زۆر لە داهاتی داناغاز لە ڕێگەی بردننی کەیسەکانی خۆیەتی لە دادگاوە بەرهێنانیشی نەکردووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بە جۆرێک ناچار کراوە ئەبێ ئەم پارەیە بداتەوە، ئەم خەرزە بداتەوە. لەبەر ئەوە ئەمڕۆ ئێمە لە لێواری هەرسی حکومڕانی کوردستانین، ئێمە لە لێواری هەرسی حکومڕانی کوردستانین و ئیدعا بۆ دەوڵەتی کوردستان. ئومێدێک هەیە ینی ئەم دۆخەیانی ئومێدێک هەیە بوون ئەم دۆخە گۆڕانکاری بەسەرابێ بەرەی ئیسلاحی لە هەرێمی کوردستانە ئەوەندە بەهێزە کە بتوانێت گۆڕانکاری بەسەرم دۆخەیە بێنێ. باسی بەرەت کرد لە ڕاستیە بەرەیەکی بەهێزی مافیاگەری مۆنۆپۆلکار و ئەتوانم بڵێم بەرەیەکی گەورەی گەندەڵکاری لە کوردستاندا هەیە و ئەم بەرەیەکی بەهێزە. پێویستەکە بەرەیەکی بەهێزی نیشتیمانی چاکسازی دروست ببێ بۆ ڕاگررتنی ئەم لێشاوە لە غەدرکردن لە خەڵکی کوردستان، ئەو کاتەش بیر لە میکانیزمێکی تر بکرێتەوە بۆ چاکردن. بەڵام خەڵک ینی تا ئێستا ینی بۆ نمونە گرفتی لەگەڵەوەی ئەم بەرە ئیسلاحی کە لە هەرێمی کوردستانە هەیە، ینی ناتوانێت بۆ نمونە ینی دەنگی پێ بدایە، ناتوانێت ینی هەستەکە کاربای پێچاک ناکرێت، هەستەکە بۆ نمونە ناتوانێت نەوت خۆماڵی بکە کە وەکو خۆت باس کرد بەو چەمکە باس کرد. ئایا ئەم بەرانێ بۆ نمونە ئێستا بۆ نمونە هێزمانێ بۆ کۆمەڵی ئیسلامانێ بزوستنەوەی گۆڕانمانێ و خەڵکی تری ناوی کێتی و پارتیژەیە کە ئەمانە پێیانە سەر بە بەرەی تەیاری ئیسلاحین لە هەرێمی کوردستانە و ئومێدی چاکسازیان لێکرێ. ئەم بەرە تا چەند ئیشیان پێ ئەکرێ بە تایبەتی؟ ئەگەر ئیرادە هەبێ بەڕێی من دەتوان کاریگەری دابنێن. ئێمە کۆتاییمان بەوە هێنا کە حکوومەت لەم پرۆسەدا شکستی هێناوە. دلیلێکی تریش دەخینە سەر ئەو بەڵگانەی کە خستمانە ڕوو. بۆ نمونە لە کەرتی کارەبایە، کەرتی کارەبا پەیوەستە بە دامی بوزەی کارەبا و تەولیدی کارەباوە. چەند ساڵە ئێمە چەند ملیار دۆلارمان لە ڕێگەی ئەو کۆمپانیای ئەحمەد ئیسماعیل و هەندێک ناوەندی تر و پاڵاوگەوە داعم کرد بۆ مەسەلەی کارەبا. بەقەد ئەوەی کە سەرف کراوە بە نیوەی ئەوە بە سیاسەتێکی دروست بۆ گۆڕینی هەموو شەبەکاتی کارەبای کوردستان بکرایە، ئەمانتوانی 24 ساعت کارە بدەن. من بەوانە ئەڵێم کە ئیدعایان نەکرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نەتوانێت لە ماوەی ئەوەندەدا 24 ساعت کارەبا بدە، یان ئەوانەی ئیدعایان کرد ئەوەندە 24 ساعت کارەبا دەدەن بە هاوڵاتی، فەرمون ئەمڕۆ نەچنە بەردەم محکەمەی گەل، نەچنە بەردەم محکەمەی ئێستەی خەڵک ئەوەی کە لە دادگاکانی کوردستان، بچنە بەردەم محکەمەی ویژدانی خۆیان.
تۆیەکی سیاسی کە نەتوانی ڕازگۆبووی لەگەڵ خەڵکی کوردستان خۆیدا لەگەڵ حزبەکەی خۆتدا لەگەڵ حکومڕانی ئەو متمانەی کە لە پەرلەمانی کوردستانەوە پێدرا دەبڕۆ لە باری بەسەر خەڵکی کوردستانەوە بڕۆ دەستبەردار بە واز زۆر باشە کۆتا پرسیارم کرد بە زۆر بە کورتی وەڵام بەرەوە ئایا ئێستا ئەتوانین بڵێن هەرێمی کورسان لە سەردەمی داڕزینی سیستەمی حکومڕانیدایە لە ئەوجی لێواری هەرسی حکومڕانی لە کوردستان و لە دەرەنجامی سیاسەتێکی هەڵەی نەوتیەوە لە کوردستاندا ئەم دۆخەمان بەسەر خەڵکی کوردستاندا هێنا پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژێک زووتر داوای لێبردن لە خەڵکی کوردستان بکە و پەرلەمانی کوردستان کاراکرایەوە ئەم حکوومەتە بکەینە حکوومەتێکی کاربڕێکرد کورتی بکەینەوە بچووکی کەینەوە وەزارەتەکان کەم بکرێتەوە و ستافێکی باش دروست بکرێت بۆ ئەوەی ئێمە ڕێگا لەم نەزیفە بگرین خەڵکی کوردستان لەوە زیاتر بێئومێد نەبێ و کوردستان چۆڵ نەکا بە بەرچاومانەوە ڕۆژانە بە سەدان و هەزاران خەڵکی خاوەن مەدرک و شەهادەدار و سەرمایە معنەویەکەی کوردستان سەرمایە معریفیەکەی کوردستان سەرمایە زانستیەکەی کوردستان بەجێ هێڵن ڕێگەی هاتوونەهات ئەمە شەرمێکی گەورەیە بۆ ئەم حکوومەتە دەبێ بەخۆیدا بچێتەوە بەداخەوەیەکێکە لەو کارەساتانەی لە پاڵ کارەساتی ئەبووی و کارەساتی سیاسیە بەسەر وڵاتەیەاتوە بەڕێز سالار مەحموود پەرلەمانتاری کوردستان لەم بەرنامەیە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ وێژبینەرانی بەڕێز و خۆشەویستان کاتە لەگەڵمان بوون لە بەرنامەی ئەمڕۆ خواتان لەگەڵ